بەڕێز نووسیوێتی پرسیارێک بۆ مامۆستا فاتیح چارەسەری ترس چییە؟ کەسەکە زۆر ڕوو لە خوایە، بەینی لەگەڵ نوێژ و ڕۆژ و زیکر و قورئان زۆر باشە، بەڵام کە ئێوارەدا دێت ترسێک دای دەگرێت بڕسکی لێ دەبڕێت. تکایە چارەسەر چییە؟ یان ئەسڵەن ئەو ترسە چییە کە 9 ساڵە بێزاری کردووم؟ خوای گەورە پاداشتان بداتەوە یا ڕەبی. ئەمە پرسیاری ئەو بەڕێزەیە دیارەکە هی خۆیەتی 9 ساڵە بەدەست ترسەوە دەناڵێنێ. بۆیە تەوەری ئەم جارەمان لەسەر پرسیاری ئەو بەڕێزە باسی ترس هەروها هۆکار و چارەسەرەکانی دەکەین. بەڕێزان، ترس لە جەستەی ئینساندا وەکو هۆرمۆناتەکان وایە. هۆرمۆناتی ترس لە هەندێک کەسدا زۆر بەرزە، یعنی ڕێژەکەی زۆر بەرزە، بەردەوام ئەم ئینسانە دەترسێ. کەسێکی پێی دەڵێن ترسنۆک کە زۆر خراپە. هیوا هەیە ڕێژەیەکی یەکجار کەم لە ترس لەناو لەشایەتی، ئەڵێن ئینسانێکی زۆر چاو نەترسە، تەنانەت سڵ لە هیچ شتێ ناکاتەوە، زۆرجار خۆیشی و خەڵکیش بە هیلاکا دەبە. کەسەکە ئاساییەکان ئەمان زۆر باشە ناوەندە، لە شوێنی پێویستدا ترسی هەیە، لەو شوێنانەدا کە پێویستی بە ترس نییە نیەتی. ترس شتێکە لەگەڵ سروشتی هەموو مرۆڤێکە خوای پەروەردگار دروستی کردووە. مای سەلامەتی ئینسانە. ئەگە ترس نەبوویایە ئینسان زۆر جار خۆی بە هیلاکە ئەدا. بۆیە تەماشای قورئانی پڕبەرەکەت و بەخششکەن بەڕێزان. پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ، کەوا گەورەترین مرۆڤەکانی سەر زەوین و هەڵبژێردراوی تایبەتی خوای پەروەردگارن بۆ سەرگەلەکانیان. خوای پەروەردگار باسی موسا پێغەمبەرمان بۆ دەکا، موسای ئازا، موسای قارەمان، موسایە کە فیرعەونی بە چۆکای هێنا بە پشتیوانی خوای پەروەردگار. ئەو موسایە خوای پەروەردگار لە سوڕەتی ئەلقەسەس ئایەتی 15دا دەفەرمێ کاتێک کابرایەکی قیبتی خزمی فیرعەون بەدەستی کوژرا بە هەڵا، فەوەکەزەه موسا فەقەضا عەلەیه، لەناو بژیدا مشتەکۆڵەیەکی لێدا لەسەر دڵیدا و کابرا دڵی وەستا و پێمرد. فأصبح في المدينة خائفا يترقب. سورة القصص آياتي 18 پەروەردگار دەفەرمێ موسا کە ئەمەی لێڕوودا کەسێک مرد دەوێت دوورکەوتەوە، هیچ پۆلیس و ئاسایشێک و دەستگایەکی ئەمنی ئەو کاتەی لێ نەبوو، کاتی نیوەڕۆ بوو. بەڵام بەیانی کە هاتەوە شارەوە خائفا يترقب، ترسێک لە دڵیا هەبوو، ترسی لێ نیشتە بوو، بە هەموو لایەکە دەیڕوانی زۆر لەسەر حەزەر بوو. کاتێکیشکەوە هاوڕێکەی دڵسۆزەکەی هات پێی وتی فیرعەون و دارودەستەکەی بڕیاری کوشتنی تۆیانداوە، بڕۆ میسر بەجێ بێڵە من دڵسۆزی تۆم. یەکسەر دەفەرمێ بەرەو مەدیەن ڕۆیشت فەخەرەجە منها خائفا يترقب. لە سوڕەتی ئەلقەسەس ئایەتی 21 پەروەردگار دەفەرمێ فەخەرەجە منها خائفا يترقب. موسا دیسانەوە بەترسەوە، بە حەزەرەوە، بە هەر چوارلادا دەیڕوانی چاوەڕێی ئەوە بوو دام و دەستگا ئەمنیەکانی فیرعەون کەمینیان بۆ دانابێ بگەنە سەری بیگرن. بۆیە دەبینی زاتێکی وەکو موسا سەلامی خوای لەسەر بێ کاتێک کە قەزیەیەکی کوشتنی لەدەست دەقەومێ، هەرچەند عەمدیش نییە و تاوانی ئەوی تێدانێت ترس لێ دەنیشێ. کاتێکیش خەبەری گرتنی پێدەدرێ، خوای پەروەردگار بە ئاسایی وەری دەگرێت، لۆمەی ناکا بۆچی ترساوی ئەی موسا؟ نەخێت وەکو هەر مرۆڤێکی ئاسایی ئەو پێغەمبەرە پایە بەرزەش ترس لێ دەنیشێت، ئەو کاتە هێشتا دیارە پێغەمبەر نەبووە. کاتێکیش کە دەبێتە پێغەمبەر، لەو کاتەشە پەروەردگار لە سوڕەتی تاها ئایەتی 66 بۆ 68 تا بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ کاتێک کە بەرەو ڕووی ساحیرەکانی فیرعەون بووەوە، ساحیرەکان هەرچی گۆچان و حەبل و گوریسە فڕیاندایە ئەو دەشتە وەکو مار و ئەژدیها دەهاتن و دەچوون. پەروەردگار دەفەرمێ فإذا حبالهم وعصيهم يخيل إليه من سحرهم أنها تسعى. بە سحر وان لێکرد بوو موسا لەبەر چاوی موساش و خەڵکەکەش هەموو وایان دەزانی ئەو گوریسانە بوونە مار و دێن و دەڕۆن. بۆیە سحر تەنها فەنە لە چاو دەکرێت، واتە گوریسەکان هەر لە شوێنی خۆیان بوون، حەبلەکان لە شوێنی خۆیان بوون، گۆچانەکان دار بوون هەر لە شوێنی خۆیان وەستا بوون. بەڵام لە دید و ڕوانینی موسا و خەڵکەکەوە ساحیرەکە وان دەنوان کە ئەم مارانە دەجوڵێن و ماری واقعین. فأوجس في نفسه خيفة موسى. موسى لو كاتا ترسيكي لينيشت. سبحان الله، هرچەند پێغەمبەری خوا ئەو هەموو معجزەی نیشاندراوە کەچی لە ناخیا ترسێکی لێنیشت. یەکسەر پەروەردگار پێی دەفەرمێ قلنا لا تخف إنك أنت الأعلى. ئەی موسا مەترسە، بەڕاستی تۆ سەرکەوتووی. بەڵگەمان لەم بابەتەی موسا پێغەمبەردا سەلامی خوای لەسەر بێ، هەم پێش پێغەمبەرایەتی هەم دوای پێغەمبەرایەتی ئەو کەسە ئازایە
کە موسایە سەلامی خوای لەسەر بێ فەئەوجەسە فی نەفسیه خیفە ترس چوە ناو دڵیەوە کەواتە تۆ چەندە ئازا و قارەمان بی چەندە بڕوات بە پشتیوانی پەروەردگار بێ هەندێک حاڵت لە ژیانە دێتە ڕێگات کە حەقی خۆتە و لۆمەت ناکرێت کە بترسی